هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ڕێژەی پاشەکەوتی موچە چۆن دەبینی؟ پێم باشە کە حکوومەت پاشەکەوتەکە لە ئێستادا نەکەمی کاتەوە، حەزمان لێ پاشەکەوتەکە هەر نەهێرێت باردۆخۆک گوزارانی لێبێتەوە. بێگومان هەوڵێکی باش بوو بۆ میلەتی کورد، مەرعەلەیەکی باشترە لەوەی کە ڕەتیان کرد. هیوادارم لە کاتی خۆیدا بدرێت و موچەکانیش وەک خۆی بدرێت، یعنی هیچ پاشەکەوت ئەو پاشەکەوتەی کە ڕێژەکەی کەم کراوەتەوە وەک خۆی وەک جاران لێبێتەوە و بدرێ. ئەوە هەوڵێکی باش دەوێت بۆ موچەخۆران و خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی. هەنگاوێکی باشە و پێم باشە وەکو گەنجێک سیستەمی پاشەکەوت نەمێنێ و ئاوڕەیەکی جددی لە بارودۆخی ژیانی هاوڵاتیان بدرێتەوە، چونکە لەبەر کەمی موچە وەزیان باش نییە. حکوومەت بەڕاستی هیچ ڕازگۆ نییە لەگەڵ خەڵکی، ئەگەر ڕازگۆ بێ حکوومەت نەک ئەو پارەی نیوەی ئەو پارەیش بە خەڵک بدات، بەڵام ڕوونکردنەوە بدات لەسەر داهاتی ئەم وڵاتە. داهاتی ئەم وڵاتە هەر نەوت نییە، گومرکە، مرورە، غەرامەیە، عەقارە، زۆر شتەیانی بەڕاستی شتەکان هەر ئەوە نییە کە باسێکە. ئەگەر ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک دڵی ئاسوودا بێ و هیچ کێشەی نابێ. ئەساسی مەوزوعی پاشەکەوت سیستەمەش سەقەتە، سیستەمەکی ناتەندروستە. لەسەر ئەو مەوزوعەش کە موەزەف معاشی نییە، مامۆستا معاشی نییە، کار و کەسابەتی هەموو خەڵک وەستاوە، دووبارە حکوومەت بە شێوازی شکال لەوی سەقەتر چی دەکا؟ هەستاوە بە دانانی زەریبەت زیاد لەسەر خەڵک، یعنی بە هەموو نەوعەک باری سەرشانی خەڵک قۆڕز دەکا.